کلاسیکۆ ڕووبەڕبوونەوە مێژوویەکەی نێوان ڕیال مەدرید و بەرشلۆنە بەڕێوە دەچێ و جارێکی تر سانتیاگۆ بێرنابیۆ دەبێتە شانۆی ئەو یاری ئاگرینە. یەکشەممە لە کاتژمێر 10 شەودا یانەی ڕیال مەدرید لە یاری کلاسیکۆدا میوانداری بەرشلۆنە دەکا و ئەنجامی ئەو یاریەش تا ڕادەیەکی زۆر یەکلاکەرەوەی نازناوی ئەم وەرزەی خولی ئیسپانیا دەبێت. ڕیال مەدرید لە ئێستادا بە کۆکردنەوەی 78 خاڵ لە پێشەنگی ڕزبەندی خولی ئیسپانیادا بە جیاوازی 8 خاڵ لەگەڵ یانەی بەرشلۆنە کە لە پلەی دووەمدا دەبینرێت. یانی شاهانە بە ڕاهنرایەتی ئانشلۆتی ئامانجیانەوەیە کە سێ خاڵی ئەو یاریە بەدەست بێنن تا زیاتر نزیک بنەوە لە بەدەستهێنانی 36مین نازناویان لە مێژووی خولی ئیسپانیا. ڕیال مەدرید و بەرشلۆنە لە مێژوودا 187 جار لە خولی ئیسپانیا ڕوبەڕووی یەکبوونەتەوە. یانی شاهانە 78 جار یاریەکانی بردووەتەوە و 301 گۆڵی کردووە. یانێ کەتەلۆنیەکەش 74 بردنەوەی هەیە و 299 گۆڵی کردو و 35 یاریش یەکسان بوون. یانی بەرشلۆنە دوای ماڵاویکردنی لە چامپیۆنز لیگ ئامانجیەوەیە لە کلاسیکۆدا لە ڕیال مەدرید بباتەوە تا بتوانێت کێبڕکەی نازناوەکە بکات، چونکە تاکە پاڵەوەنتیە کە ڕکابەری تێیدا دەکات. ئەگەر سەرکەوتوو نەبێت ئەوە ئەم وەرزە بەبێ نازناو کۆتایی پێدەهێنێ. لەسەر ئاستی ڕاهنەرەکانیش کارلۆ ئەنشلۆتی تا ئەم ساتە 9 جار ڕوبەڕووی چاڤی هەرناندز بۆتەوە، 5 بردنەوەی لە دژی بەدەستهێناوە و لە 4 یاریشدا تووشی شکست بووە. لە ئێستاشدا پرسیاری هاندەرانەوەیە کە ئایا بەرشلۆنە دەتوانێت لە ڕیال مەدرید بباتەوە لە کاتێکدایانی شاهانە لە بارودۆخێکی دەرونی زۆر باشدایە، بەتایبەت دوایەوەی سەرکەوتوو بوو لە تێپەڕاندنی مانسیتی لە چامپیۆنز لیگدا.